بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستەکانم لە هەر شوێنێکی دنیاوە بینەر و بیسەری ئەم پارچە ڤیدیۆ و چەند وشەیەن سڵاوی پەروەردگارتان لەسەر بێ. میهرەبانی کەمەندکێشی کردین بۆ ئەوەی ئێمەش پشکنینەکانمان و ئەگەر پێویستێکمان بێت بێن بۆ میهرەبانی. خۆشەویستەکانم، مێژووی وێنەی دروستکردنی میهرەبانی لە حەزارەتی ئیسلامیە زۆر بووە. حتا بنەماڵەی سەلاحەدینی ئەیوبی هەتا قەرنی 18 و 19 خەسخانەی نورەدین و نووری هەرما بوو. بۆیە کە یەک لە شتە جوانەکانی ئێمەی کوردان دروستکردنی وێنەی میهرەبانیە. بە میهرەبانی خزمەتی هەژارانەکە، بە میهرەبانی دەست بەسەری هەموو نەخۆشەکان ئایەنێ. خۆشەویستەکانم، خاڵێکی زۆر گرنگەیە بیزانن ئەم خەستەخانەیە لانە و هێلانەی هەژارانە، دڵخۆشی و متمانەی دەوڵەمەندەکانیشە. ئەوە زۆر گرنگە بڵێن هەر بۆ هەژارمان کردووە. نەخێر، ئەم خەسخانە لانە و پەنایە بۆ هەژاران، متمانە و سیقەی کاملە بۆ دەوڵەمەندەکانیش. ئەو نەشتەرگەری و شوێنانەی کە لە شوێنانی کە زۆر زۆر لەوە ئەچێ باڵا و گران بێ، لێرە پێیان وتین بە هەرزانی، بە جوانی، بە تەمیزی و بە نرخێکی باش وە گەورەترین خزمەت پێشکەش بە ئەو کەسانە ئەکرێ کە سەردانی ئێرە ئەکەن. بۆیە من پێتان ئەڵێم بە فرسەتی بزانن ئەوەی کە خوا پێی داوە وەرە بە پشکێکی بێ لەم پرۆژە گەورەیە کە خێرێکی شەریکیە، خێرەکەی دەستە جەمعیە. ئێمە زۆر خۆشحاڵین، دوعای خێر بۆ دکتۆر دلێر و ستافەکە و هەموو خەستەخانەی میهرەبانیەکەین. ئومێدەوارم هەر بە میهرەبانی باڵا بەرز بێ و بە میهرەبانی بمێنێتەوە. ئێمە زۆر دەستخۆشیتان لێکەین، دەستخۆشیش لەو کەسانە ئەکەین کە هاتوون بە دەستە جەمعی پشکەکانیان بە شەریکی ئەو خێرەیە کە داهێنانی پشک یەکێکە لە ئیشە گرنگەکان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی لە مزگەوتەوە دەست پێ بکەن، پشکی تێبخەن بۆ ئەوەی شەریک بن لە هەموو خێرەکانە. من خۆشحاڵ بووم میهرەبانی جێ ئەو شوێنەیە، ئەو جێگا و ئەو پزیشک و خەستەخانەیە کە جێ خۆیەتی هەمومان سەردانی بکەین و ئەگەر پێویستمان پێبوو بێن چارەسەرکەین، ئەگەر پێویستیشمان پێی نەبوو بێن ئاوا دڵخۆش بین و دوعایەکی خێریان بۆ بکەین. هەمیشە سەربەرز بن، باڵا بەرز بن، هەر بمێنن ئینشاڵڵا بۆمان. دەستان خۆش. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.